لەچەند ڕۆژی داهاتوە ڕەنگە شتێکی جیاوازن لە یاریگای نەورۆز و وەکو مژدێک بۆ خەڵکی نەورۆز بۆ هەندرامان ڕاگەێنین. وردە وردە یانە جوانەکەی شاری سلێمانی لەو دۆخەی کە هەیەی خەریکە تێدا پەڕێنێت هاوکاریەکان زۆر بوون چاوەکان لە سەریانەی نەورۆزە. من زانای زیاتر لە نەوالەتیف بەرپرسی ڕاگەیانی یانی نەورۆزە سڵاو لێ بکاکنەوە ئەو هاوکاریانە چین کە پێشکەش بە یانەی نەورۆز کراوە ئەمە سەرۆکیشێتیش بۆم جارە. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان تەبان ئێمە پێش هەموو شتێک زۆر سپاسی دەستگاکانی ڕاگەیاندن زۆر سپاسی هەموو خەڵکی کوردستان لە ناوە دەرەوەی کوردستان سپاسی هەر کەسێکەکەین کە خەمخۆری ئەمیانەیە بوو کە بەهانامەوەنەوە هاتن کە بەدەم هاوکارەکانمانە هاتن ئێمە هەرگیز لە بیری ناکەین. دواتر ئێمە بەڕاستی ئەو خواستەی کە هەمان بوو مەبلەغەکە زۆر گەورە بوو بۆیە بەسپاسەوە حکوومەتی هەرێمی کوردستان هاتە سەرخەت بەسپاسەوە دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باڤڵ هاتە سەرخەت ئەمانە هەمی بۆ ئێمە بۆ هۆی ئەوەی کە جارێکی تر بڵێسەی نەورۆز نەکوژێتەوە بەردەوام بێ ئەم یانەیە ناومان ناوە یانەی خەڵکی کوردستان یانەی خەڵکی سلێمانی و دەوروبەری بۆیە سپاس بۆ خوا بە خۆشحاڵیەوە جارێکی تر دەنگ و سەدای ئەم یاریگا جوانە بە گوێی خەڵکە ئەزرینگێتەوە و بەردەوام ئەبێت بۆیە سپاسی هەموو لایەکەکەین کە بوونە هۆی ئەوەی کە ئەمیانەیە بڵێسی ئاگری ئەمیانەی خامۆژ نەبێت. ئەو بڕەپارەی سەرۆکیشێتی دابینی کردووە بڕەکەی چەندێکە و ئەم بەردامی شەبێ بۆ ماگانە؟ بەڵێ وەکو پێیان ڕاگەیاندوین 450,000 دۆلارە ئەفو 350,000 دۆلارە پێیان وتوین کە ماگانە بەردەوام ئەبێت ئەگەر بەردەوام نەبێت ئێمەش ناتوانین بەردەوامین بەڕاستی بۆیە پێیان وتین هەموو مانگێک ئێوە ئەو مەبلەغە وەرئەگرن و تەمان وەکو باسیش کرد لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە ئەم هاوکاریە و ئەم بەردەوامبوونە بۆ بەردەوامبوونی ڕەوت و برێوی وەرزشە لە شاری سلێمانی ڕاستێ ناوەمان ینی وەرشی نەورۆزە بەڵام ئێستا ئێمە بووین بە هەڵگری ناسناوی وەرزش لە شاری سلێمانی وەکو تۆپی پێ بووین بەو نوێنەری کە ڕکابەریە کات لە ناو سەرجەم پارچەکانی عێراقا ناوی سلێمانی دەچێتە ناو هەموو پارچەکانی عێراق بۆیە ئەمە بەردەوامبوونی وەرزشە و نەمردنی ئەم کاجوانەیە لە شاری سلێمانی. چیەکرێت لە چواردەوری یانەکە؟ تامان دوای ئەو هاوکاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان ڕاگەیەندراوە تا ئێستا ئێمە کارەبای ڕێیسیمان نەبوو کارەبای ڕێیسیمان بۆ ڕائەکیشرێت دڵنیاین کە بەسپاسەوە بۆ ئەموو ئەو بەرپرسانی کە لەم کاتەیە هاتە سەرخەت چواردەوری یاریگاکە کۆمەڵەکەم و کوڕیە یاریگەکە تا ئێستا تەواو نەکراوە ینی بەگشتی ئیشاڵا لە چەند ڕۆژی داهاتوە ڕەنگە شتێکی جیاوازن لە یاریگای نەورۆز و وەکو مژدێک بۆ خەڵکی نەورۆز بۆ هەندرامان ڕاگەێنین. کۆتا پرسیارم کەی سەرۆکی یانەی نوێ هەڵبژێرە کەی هەڵبژار نەکرێت؟ هەڵبژاردن بەدەست ئێمە نیە بەدەست بەڕێبەراتی وەرشی بەڕێبەراتی وەرزشە و سەر ئەوە شتێکی فەرمی حکومیە بۆیە هەر کاتێک ئینتیخابات کرا هەڵبژاردن کرا ئەو کاتە سەرۆک و دەستەی کارگێڕی نوێ هەڵبژێردرێت. زۆر نەوالەتی بەرپرسی ڕاگەیانی یانی نەورۆز بەڵێ کە جوبیستی بوون سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ تاڵەبانی بڕی 350,000 دۆلاری بۆ یانەی وەرزشی نەورۆز دابین کردووە کە ئەم هاوکاریەکەی کە باس کراوە وادیان پێدراوە کە ئەمە بەردەوام دەبێت ماگانە و ئەو چواردەورەی یاریگاکەش چاک دەکرێت و بڕیاری ئەوەش درا و هاوکات کارەبای نیشتیمانیشی بۆ ڕادەچێشرێت.